نەریتی هەموو شەوێکمان دکتۆرێکی بەڕێز میوانمانە بێت کە بەڕێزیان پسپۆڕن لە نەخۆشەکانی هەناوی ئێوە ئەتوانن هەر پرسیارێکتان هەبوو پەیوەندیمان پێوەکەن تۆزێکی تر ژمارەی تەلەفۆنەکان لەسەر شاشەکە بۆتان دادەنێت ئەو نەخۆشیانی کە پەیوەندی هەیە بە شەکرا زەخەت خودتە نەخۆشیەکانی مەعیدە و ڕێخۆڵە و جگەر ئەمانە میوانەکەمان پسپۆرە لەو نەخۆشیانە بۆ ئەتوان پەیوەندیمان پێوەکەنی شاڵە لە خزمەتان نابین خۆشم وەکو هەموو شەوەکانی تر وەکو پزیشکی ئێسکوشکاوی لە خزمەتانە بۆ وەڵامدانی هەر پرسیارێک کە پەیوەندی هەبێ بە نەخۆشیەکانی ئێسکوشکاوی و جومگە و فەقەرات و هەر بابەتێکی تر بێت کە ئێوە حەزکەن لەم کاتەیە کە دەستان نەگەشتۆ بە دکتۆرەکانتان یان حەز ناکەن سەردانی نەخۆشخانەکان بکەن ئەتوان پەیوەندیمان پێوەکەن سوپاس بەخوا کردنەوەی کلینەکانیش نزیکە هیوادارین هەر بەم شێوە بڕات ئەگەر بەم شێوە بەردەوام بێت پێشبینی ئەکەین وەکو سندیکای پزیشکان لە قیسلێمانی ڕۆژی شەمەی شاڵا کلینەکەکان بەڕێوی ئێوەی خۆشەویستا بکرێتەوە بتوان سەردانی پزیشکەکانی خۆتان و ئەو فەحسوشتانی کە پێویستە و ئەو دەرمانانی کە پێویستانە جارێکی تر ئاشنا بنەوە بە پزیشکەکانتان و بۆتان بنووسرێتەوە وەکو ئاماژەم پێکرد ئەم شەویش میوانداری دکتۆرێکی هەناویمان کردووە کە بەڕێزیان کاک دکتۆر محەممەد عومەر محەممەد کە پسپۆرە لە نەخۆشیەکانی هەناوی هەر سوجگەر کاکتۆکیان بەخێر بیسەر چاو دووبارەمان دوومان کردیتە تۆمە دوم جار دەنە سەردەمە زۆر سپاسەکەین چاوەنێ سپاسەکەین کاکتۆجیان کاکتۆجیان جاری تریش باسمان کردو و بە سوپاس بەخوا خەریکە ئەم جارە ئەو کاتە لە سەردەمێکی زۆر ناخۆشە یەکەم جار میوانداریمان کردی ئیستا هەموو ئامارەکان بەرەو باشی ئەڕۆ هەستەکەین کردنەوەی کلینەکان نزیکە بەڵام وازانم کێشێکی تر هەیە بۆ ئەو نەخۆشیانی کە پەیوەندی هەیە بە پسپۆڕەکانی بەڕێستانەوە ئەویش ئەوەیە نزیک بوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆتەزانی زۆربەی نەخۆشەکان ئەوانی کە بە ڕۆژوو ئەبن جارێکی تی کێشیانە بێت لە چۆنێتی بینینی پزیشکەکانیان پاشان چۆنەتی دەستکاریکردنی چارەسەرەکانیان جەناب ئەگەر حەسکی بەچەند دقەیەک ئەگەڕێنمە یانکەی چیمان پێڵێ لەم کاتێ زۆر سپاس ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزۆنی گەلی کوردستان سپاس بۆ سندیکای پزیشکان کە بەڕاستی لەم ماوەیەدا کە کلینیکەکان نەبوو ئەم کلینیکەی تەلەڤیزۆن ڕۆڵێکی باشی هەبوو توانی زۆر بەلایانی کەمەوە وەڵامی زۆر لە بینەران باتەوە و زۆر ڕوونکردنەوەی باش بات هەرچەنە ئەمە لە سەدا نابێ بەجێگرەوە بۆ ئەوەی کە نەخۆش خۆی بچێتە لای پزیشک چکان هەندێک جار پێویستی بەوەیە کە لە نزیکەوە زۆر بەورتر زیاتر لەوە پرسیاری لێ بکە فەحسی بکات فەحسی مختبەر و تاقیگەی بۆ بکات بۆ دڵنیابوون بەڵام تا ڕادێکی باش توانی بەلایانی کەمەوە هەندێک لە یعنی قەلەقی و دڵڕاوچی هەندێک لە بینەرە خۆشەویستەکانمان وەڵام بینەوانە سپاس بۆ ئێوەش بێگومان بە شانازیەوە بەڕاستی من وەکو خۆم جگە لەمە هەر یەک خەتی تەلەفۆنی تایبەتمدا نابوو بە نەخۆشکان و دڵنیام زۆربەی پزیشکە پسپۆڕەکانی کەش ئەوەیان کردبوو کە ڕۆژانە نەخۆشەکان مباشر لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندیان پێوە کردوون بە وەڵاممانەوەی پرسیارەکانیان دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز کە وەکو ئەمڕۆ ئەعلان کرا بە ڕسمی لە ڕۆژی هەینیەوە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە بێت بێگومان ئەمە خاڵێکی زۆر گرنگە دایمەن ئێمە لە مانگەیە یا پێش مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە نەخۆشیە درێژخانەکانیان هەیە وەکو بەرزی فشاری خوێن واتە زەخت شەکرە و بە تایبەتیش ئەوانەی کە گرفتی کۆندامی هەرسیان هەیە ئەوانین گرفتی مەعیدە و دوانزەگرێ و قورحە و ئەو گرفتانیان هەیە دائیمەن پرسیارەکەن ئایا ئەتوانن بە ڕۆژوو بن یا ناتوانن و ئەگەر بە ڕۆژوو بن چی بکەن ئەمە بەڕاستی زۆر گرنگە چونکە پێویستە ئەوانەیە یەکەم نەخۆشی درێژخانەیە پابند بن بە پارێزەکانیانەوە لە مانگی ڕەمەزانیشە یعنی کەسێ شەکرەی هەیە نابێ بچێت لە بەربانە لوقمە قازی و شەربەتی مێوش بخوات ئەمە بڕێکی زۆر شەکریتیایە و شەکرەکەی زۆر بەرزە بێتەوە بەڵێ بۆی هەیە خواردن بخوات بەڵام هەمان ئەو ڕێنمایانی پێشوو ئەبێت جێبەجێ بکە ئەو خواردانی کە ئەزانی خراپە ئەبێت دوورکەوێتەوە لی دەرمانەکان ئەبێ بخوات بەڵام هەندێک جار گۆڕانکاری بەسەر دەرمانەکانە ئەهێنرێت لە مانگی ڕەمەزانە بۆ نمونە حەبمان هەیە بۆ شەکرە ئەوەی حەبێکی بچکۆلەیە پێڵەن داوەنی گلیبن کلەماید کە حەبێکی 5 میلیگرامە عادەتەن نەخۆش بەیانیانەی خوا چکە بە ڕۆژ نانی بەیانی نانی نیۆڕۆ کەی بێوەش دەخوات بەڵام کاتێک کە مەگەر بیخوا لە کاتی پارشێوە و دوای ئەوەی تر هیچ ناخوا نزیکەی 16 سەعات بەڕاستی ئەو ماوەیە زۆرە احتیمالی دابەزانی شەکرە و خوانەخواستە جێژبوون و بورانەوەی ئەبێ بۆیە ئەو کەسانی کە بۆ حەب کۆنتترۆڵن هەر هەمان حەبی بۆ ئەڵێتەوە دکتۆرەکە بەس لە جیاتی پارشێ و ئەی خاتە وەختی ئێواران خاتە وەختی بەربان ئەگەر حەبێکی هەیە دوو جار ئەکرێت بەربان و پارشێ و ینی ئێواران و بەیانیان پارشێوان بیخوات بەڵام
کەسێک کە ژمارە حەبەکانی زۆرە یا تەمەنی گەورەیە یا باری تەندروستی ناجێگیرە، یعنی زەختی زۆر بەرز و نزمەکە، شەکری زۆر بەرز و نزمەکە، گرفتی خوانەخواستە لەگەڵ یا گورچیلەی هەیە ئەمانەی هەیە، هەر خۆی لە ڕووی زانستیش و لە ڕووی ئاینیشەوە بەڕاستی ئەم کەسانە ڕێگە پێدراون. خۆی گەورە لە قورئانە ئاماژەی پێکردەوە کە ئەو کەسانی نەخۆشن ئەتوانن بە ڕۆژوو نەبن. دوو جۆر نەخۆشیشەیە. ئەگەر نەخۆشیەکە کتوپڕ بوو، یعنی بۆ نمونە کەسێکی گەنجە بەس لە مانگی ڕەمەزانە 2 ڕۆژ دوور بێت تووشی ئازارە بێت، تووشی سکسو نەبێت، ئەم کەسە بە ڕۆژوو نابێ ئەم 2 ڕۆژە، بەڵام دوای ئەیگرێتەوە 11 مانگی لەبەر دەما. بەڵام کەسێک کە زەختی هەیە، شەکرەی هەیە، نەخۆشی دڵی هەیە، ئەم نەخۆشی دوای ڕەمەزانیشە لەگەڵ یایەتی. کەواتە ئەمانە لە ڕووی ئاینیەوە ئەوانن کە ئەچنە لای مامۆستای ئاینیش هەر دووبارە ئەیان نێرنەوە بەلای ئێمە چکردنا لایەنە زانستێ بکەی پزیشکەکەی ئەبێ پزیشک بڕیار بە مامۆستا ئاینەکان لە ڕووی ئاینیەوە بۆی ڕوونەکەروانێ، بۆیە ئەمانە ئەکرێت بە ڕۆژوو نەبن و فیدیەکەی بن و مطمئن و دڵنیا بن لەوە. دەستەکانی خۆش بکات و گیان پەیوەندیمان لەگەڵایە کاکاوە گیان سلێمانی و فەرموو. مرحبا کاکاوە گیان سەرچاو. زۆر سپاس وڵای من پرسیارێکم هەیە. فەرموو. خێزانەکەم شیرە بە مناڵەکەی مودێکت کوتەکوتی دڵی هەیە، ئەیش مودەمودەیەکە کوتەکوتەکەی ئیتر نازانم سەبەکەی چییە ئەو خواستکە پرسیاری لەکەی؟ بەڵێ ببوورە مناڵەکە چەند مانگە کاک؟ وەڵای مناڵەکەی 6 مانگە شیرەیە بێ، بەس کوتەکوتی یعنی لە پڕا مودەمودەیە کوتەکوتەکەی مێت و نامێنێت. چیە بێت؟ کوتەکوتی بۆیێت و نامێنێ. دڵی پەلەپەلە. بەڵێ دڵی پەلەپەلە. پرسیارێک تریشم هەیە کاک زەحمەت. فەرموو. وەڵای من خۆم زەختی مێشکم لەگەڵایە، زەختی مێشکە حەپی تۆباماکسی ساییە خۆم، دانی دەنگێک و ئێوارەش دەنگێکە خۆم، ئینجا هەستەکەم پەنجەکانی دەستم سڕە بێ. بەڵێ کاکەکاوە بەنسبەت بەوە شتەکان دیار بن، بەنسبەت خێزان توانێت کە شیر ئەدا هیچ نەخۆشیەکی هەبووە مەسەلەی لەگەڵان نەبوو کەم خوێنی؟ وەڵی هەستەکەم تۆزە کەم خوێنە، تۆزە ڕەنگی زەردە یەک تۆز. بەڵێ ئەبێ فەحسی بۆ بکەین. ئێستا وەڵامە زیاتر ئێمەوە، بەڵام مەبەستم ئەوەی کە جەنابە ئاماژەی پێەکەی پەلەپەری دڵ هۆکاری زۆری هەیە، ئێستا بۆ ڕووناکەمەوە بەنسبەتی ئەوەی بەڕێزیشتەوە کە باسیەوەکەی زەختی سرە هەیە. جەنابە وەزنت تۆزێ زۆرە قەڵەویت؟ وەڵی زەختی مێشکە تقریبان ساڵێکە بێ هەموو لای دکتۆر بوو پێشتر. ئەزانم ئەڵەم خۆت کێشە زۆرە؟ کێشم زۆر نیە، نەوەڵا نۆرماڵە کێشەکەم. زۆر باشە. ئای پشتم دەست لە پشتم یەکەم بەڵێ ئەزانم 36 بوو دەرم کرد، ئای کە پشتەکەم دەستێت ئیتر زۆرە دابەزی گەیشتە 21 ئانی ئاخر حەد دەرم بووە 21. تۆپاماکسی ساییە خۆم، بانی دەنگێک و ئێوارە دەنگێکە خۆم. ئێستا پەنجەکانم هەردە پەنجەکەم هەردێکی سڕە بێت، هەردێکی سڕە بێت، نازانم جگەرە ناکێشی کاکاوە؟ نەوەڵا نەجگەر و نەمەشروبیش ناخۆم. زۆر باشە، زۆر باشە. بەسەر چاو بەسەر چاو کاکاوە ژێ وەڵام تێنێ ئینشاءڵڵا. دەستان خۆش زۆر سپاس. سەر چاو خوارد لەگەڵ. کاک عەبدوڕەحمان فەرموو. کاک عەبدوڕەحمان گیان. کاک باشی؟ جانەکەم باشی، سەر چاو. فەرموو. وەڵی کاک دکتۆر گیان من سنگم هێشەیە. بەڵێ. ئیتر فەقراتی ملیشم هەیە. باشە. جام هیچ پەیوەندێکی بۆ فەقراتەوە هەیە؟ ئاخر چەند شتێکی هەبێت تێمانگەیەنی. تەمەنت چەندە کاک عەبدوڕەحمان گیان؟ گیان 45 ساڵم کاکە گیان. 45؟ بەڵێ کاک دکتۆر. وەزنت چەندە؟ وەزنم 76. ئیشت چییە؟ وەڵا ئیشم سارم پێیە. باش. زەخت شەکرە نەخۆشی درێژخایەن هیچی لەگەڵایە؟ نەخێر کاک دکتۆر. باش. تا ئێستا هیچ کێشەی نەخۆشی دڵت نەبووە سەردانی خەستەخانە و نەکردووە تەختیتی دڵ شتێ بکەی؟ نەخێر کاک دکتۆر. باش. هەناسە و تونگ نابێت لەگەڵ ئازارێکی سنگەکەتە؟ بەخوا جار تونگە دەبارەوە. باش. ئازاری سنگەکە و بزەبت لەکوایە؟ لە پشت کۆڵەکەی سنگتەویان ئەم لەولایەتی؟ وەڵی حەل بڵێن حەج سنگم هەمووی بەعامەیە ڕاستی سنگتە یا ئەم لاولای؟ بەڵێ ئیشعام گرتووە ئەڵێ ئیشعام گرتووە ئەڵێ فەقراتی 4 و 5 و 6 ئەوانە نیشتووە. باش. جگەرە ناکێشی کاک عەبدوڕەحمان؟ وەڵا بزای کێشم. ئەمە یەکەم. دووەم مەعیدە و چۆنە؟ وەڵی باشە. ینی دڵە کزێ و قڕقێنە و هێڵنج و ئەو شتانم نییە؟ وەڵی جاجات لە کزێم هەیە. بەڵێ. دەست سڕ نابێت کاک عەبدوڕەحمان پەنجەکانێ؟ بەڵێ وەڵا جاجات سڕ بێت. بەسەر چاو کاک عەبدوڕەحمان گیان ئینشاءڵڵا وەڵام تێینەوە. ئەیدا باشە. سەر چاو خوارد لەگەڵ. خوارد لەگەڵ. حەسیبە خان فەرموو. حەسیبە خان. السلام عليكم. عليكم السلام. دادەگیان سەر چاو فەرموو. والله دكتور بريسيال ما. فەرموو. والله إنها خوشش تكرمه يعني أرزت مسترة فيه. باشە.
هەر دەستم سڕێ پێ و شەکەرەمیش بەردێت و چەند ساڵە شەکرە هەیە؟ وەڵی تەقریب ساڵێک هەیە. 1 ساڵە؟ تەمەنێ چەندە حەسی بەخان؟ 35 ساڵ عمرم. 35 لە کێکەوە دەستە سڕە بێ؟ وەڵی ئەمە 2 ڕۆژە زۆر دەستم سڕێ بین. باش ئەیلات چییە خۆی بۆ شەکرەکە و؟ وەڵی حەبە خۆم 500ە. چەند جار لە ڕۆژێکە؟ وەڵی 1 جار. 1 جار. ئاخر فەحسی شەکرە و کەی کردوتە؟ وەڵی تەقریب 20 ڕۆژەیە کردمە حەوت بی. سێمانیەکە بووەوە؟ بەڵێ. ئەی بە بێنان و ئەوانە ئەو نەکردووە؟ وەڵی وبێنە کەم 150 بەس وەناونەکە 250. زۆر وەزنت چەنە حەسی بەخان؟ 62. باش یعنی قەڵاو نیت؟ نەوەڵا زەعیفم بەلا زۆر قەڵاویم بەس هەمانەکە زەعیفەوەم. چێ کار پەڵتونێلی زۆر باش. تۆ پرسیاری هەیە لەسەر شەکرەکەی کاکتوجان؟ نەوەڵا شەکرەکە باش حەسی بەخان ملێ نایەشێ لەگەڵیا؟ بەڵێ. شان و ملێ نایەشێت؟ بەرەوەڵار دەستم ژانەکە و شان منش پێژانەوە. باش هەر پێچ پەنجەکەی دەست سڕە بێت؟ هەر لە قوڕاستنەوە پەنجەکان سڕێت. پەنجە توتە سڕا بێت؟ هەروەڵا. ینی هەموو پەنجەکانتە؟ هەروەڵا. هەردوو دەستیشە؟ تاقەتم تیا نییە. باش ئەی باڵێ یە بۆ سەرەوە بۆ باڵەکانێ؟ بەس شانملم ژانەکە و لە هەر دەستمیش. باش بەسەر چاو حەسی بەخان وەڵام تێنەوەی شاڵ. باشە دەست بەبرام. سەر چاو خوارد لەگەڵ کاکازم لە ڕانی و فەرموو کاکازم گیان. دکتۆر جان سڵاوتان لێ. سڵاو چاوەکەم. دکتۆر ببوورە من پرسیارێکم لە بەڕێز هەیە. فەرموو. دکتۆر من نەخۆشیەکم هەیە ترسم هەڵداوەرێ. سمێڵم هەڵداوەرێ. باش. چمەلای دکتۆر کوتی ئەو نەخۆشیە بەرگری دروستی دەکات یعنی بەرگریت پێچەوانە بۆتەوە. باش. ئەو عیلاجە دەوێ بەکاربێنی کە بەرگریت کەم دەکاتەوە. یەکێک لە عیلاجەکان عیلاجی ڕۆماتیزمەیە. باش. حەبێکە بە ناوی تۆفاسیتینیب. ناوی چی عەفوو؟ تۆفاسیتینیب. تۆفاسیتینیب بەڵێ. باشە تێگەشت. بەڵێ. دکتۆر ئەو حەبەم دەست ناکەوێت لە ئێران هەیە لێرە نییە. باشە. ئەگەر بەدیلی ئەو حەبەم پێ بڵێ یعنی عیلاجێک بێ مەناعەمدا بزێنێ بۆی نەخۆشیەکەم بێتەوە دوی خۆی لەوەش مەترسێکە بۆ کۆڕۆنا خەراب بێ زۆر خۆپارێز دەبم. نەخۆشی عام هیچ هەیە کاکازم گیان؟ هیچ نەخۆشیەکەم نییە هیچ نەخۆشیەکەم. زەخت شەکرە ڕەبوو ئەم شتانە؟ نەخێر گەنجم هیچ نەخۆشیەکەم نییە. بەڵێ. هیچ پرسیارێک قژە چەورە کاکازم کڕێشی هەیە؟ دکتۆر بمبورە چوومە لای دکتۆری پێست دەڵێ نەخۆشیەکە داعتەعلەبەیە مەناعە دروستی دەکات. بەڵێ. بەو حەبا مەناعەتدا دەبەزێ و مزعفاتی دیکەشی نییە یعنی بەس مەناعەتدا دەبەزێ و ئیدی چاک دەبێت. بەڵێ خۆی وایە بەس ناکەوێت دەمەوێت بەدیلی ئەو حەبەم پێ بڵێ یعنی ناوی حەبێکی دیکە یان دەرجێگیان دەرمانێت. دکتۆری پێست. خۆی کاکازم گیان ئەوە بەڕاستی اختصاسی دکتۆری پێستە. آخر بمبورە ئەو کوتی بۆ حەبە چاک دەبێت حەبەکەی ڕۆماتیزمەیە بەس حەبەکە دەست ناکەوێت. آخر نا ئەوە جیایە بەڵێ عیلاجی تری هەیە ینی هەر ئەوەی تر بەدیلی ئەوە نییە کە لێرە دەست ناکەوێت ئیشاڵە ڕۆژی شەمە عیادەکان نەکرێتەوە ئەو کاتە سەردانی دکتۆرێکی پێست بکە بۆت ئەگۆڕێ بە نەوعی تری هەیە. ئەم نەخۆشیێکی درێژخایەنە بۆیە جەناب بێ ئاگاداربی ئەوان جوانتر تیان گەیاندووی خەلەقی و هەندێک شتی تر سەبەبە هەندێک جار دەرزی شتی بۆ بەکارهێنن بەڕاستی نە اختصاسی منە نە اختصاسی کاکتۆرە بەنسبەت ئەو دەرمانەوە ئێمە بۆ بگۆڕین نەخێرەمە ناتوانین لێرە ئەو ڕێنماییە بکەین بەڕاستی چونکە دەرمانەکان زۆربەی مزعفاتیانە ئەبێ لەژێر چاودێری دکتۆرێکا بگۆڕێ. ئەگە کاتێکی تر بواە مەسەلەن بیدایەتی ئەم نەخۆشیە بواە ئەمانتوانی شتێکی بۆکەین بەس سپاس بەخوا دووسێ ڕۆژی تری ماوە و ینی ئەمەی تۆش حاڵەتێکی وە نەکتوپڕنی ڕۆژی شەمە ئینشاڵڵا کلینیکان کرایەوە سەردانی پزیشکی پسپۆری پێست بکە عیلاجەکە بۆ ئەگۆڕی ئینشاڵڵا باشە بیبی. باشە چاوەکەم خوارد لەگەڵ. کاکتوژان بە وەڵامی ئەوسیانی تر بێنە کاکاوە خۆشی خێزانەکەشی خێزانەکەی شیر ئەیە 6 مانە مناڵەکەی دڵپەلەپەلی بەڵێ دڵپەلەپەلی نەخۆشی نییە دڵپەلەپەلی نیشانەیەکە لەوانەیە دەیان نەخۆشی دروستیکە لە هەمووی سپەسیتر کاتێکە زەختی خوێن داوەزێ مرۆڤ دڵی پەلەپەلەکە کاتێک کەم خوێنەوێ ئاماژەی بەوە کرد کاڵێ ڕەنگی زەردە بۆ ئەگەر فاسی خوێن بکات و دڵنیا بین خوێنی کەمە بە تایبەتی ئەگەر لە ئافرەت لەو تەمەنەیە کە شیر ئەیە و زۆر جار بەهۆی عادەکانیەوە و ئەمانەوە زۆر جار ئاسنی کەمە بە چارەسەری ئەوە چاگەبێ یعنی ئەبێ بزانین سەبەبی دڵپەلەپەلەکەت چیە زۆر بەڵێ ئەبێ دڵنیابی لە زەختی لە شەکرەی لە کەم خوێنی لەو هۆکارانە تای نییە ئیلتیهاباتی نییە غودەی دەرەقی ئەمە هەمووی دەوری هەیە کە کارەکەمان دۆزیەوە چارەسەرەکەی زۆر ئاسان باشتیان سەردانی پزیشکی بکات و
بەڵێ پزیشکیشی هەناوی بیبینێ بە چەند فاسێکی بەسی دڵنیا بین لە هۆکارەکە و چارەسەرەکەشی سەهلە بەڵام وا باشترە خواردنی باش بێت میوە و شتی تەڕەز شلەمەنی بخوا بۆی زەختی دانەوەزێ تەمان خواردنی باش خوێنیشی باشەکە بەنسبەت خۆی زەختەکەی کرد بەڵێ ئەوەی خۆی ئەوە حاڵەتێکەیە پێڵەن بینین ئینتراکرێنێل هایپەرتێنشن واتە حاڵەتێکی بەرزبوونەوەی پەستانی ناوسەرە کە ئەمانە هەندێک کەس تووشێ بێ بە تایبەتی ئەوانەی کە تۆزە قەڵەون بۆیە سوالی قەڵەویم لێ کرد بەڵام مەرجنیە بەڵێ حاڵەتمان هەیە قەڵەوی ژنیە توژەبن بەڵێ ئەوە بە دوو شێوە چارەسەرەکرێکیشان دەرهێنانی ئاوی پشتە ئەگەر زەختەکە بەرز بێت چەند جارێ پێویست دەکات و یەکی شلوانە ئەو حەبەی کە بەکاری هێنێت ئەبێ بەردەوام بێ لەسەر حەبەکەی بەڵام بۆچی دەستی سڕ ئەبێ دڵنیابین ئایا ئەم سڕبوونە تەنها هی ئەوەیە یا هۆکاری تر هەیە لەوانەیە ڤیتامین دی کەم بێ دڵنیابین شەکری چۆنە وەکو ئەو حاڵەتانی تر جەنابە بینی و هەر سڕبوونیان هەبوو لەوانەیە گرفتی ملی هەبێ کە زەختە خاتە سەر دەمارەکانی کەواتە ئەویش پێویستە پشکنینی بۆ بکرێت دڵنیابین کە هۆکارێک نییە جگە لەو هۆکاری خۆی هەبێ ئەتوانێت چارەسەر بکرێ و سڕبوونەکەی باشە بێت بەدڵنیاییەوە کاکەوە جان دوو فەحسەیە فەحسی دەمار ئەکرێت تەختێتی دەمار ئەتوانی ئەوە بکەی لەگەڵ ئەشعەیەکی فەقەراتی ملیش بگرە ئەگەر ئەوانە و تەبیعی بوو ئەو کاتە لە ڕێی پزیشکە پسپۆڕەکەی کە خۆکە چارەسەری زەختەکە و بووەکە ئەتوانی دەستکاری دەرمانەکان کریانی بی لە شتی تر بەجارێ ئەو شتە بەسیتەکانی لێ دەرکە تەختێتی دەمار بوو ئەوەی بزای ئایا دەمارەکانی دەست زەختی لەسەر نیە لەگەڵ ئەشعەیەکی ملی ئەو کاتە شتەکە و ئیشاڵە بەسیتە بێت کاک توجان کاک عەبدوڕەحمان وەزم هەماشتە هەم کێشەی بەڵام هیچ کێشەیەکی نییە دوو گرفتی هەیە ئەوەی کە پەیوەندی بە جەنابتەوە چ دوو گرفت بەڵێ ئەوەی پەیوەندیە بێ یەکەم جگەرە کێشە کە ئەوە لە هەموو حاڵەتێکە ئەگەر خوا نەخواستە سەبەبی سنگێشەکە سیەکانی بێ وەکو کۆکە خوا نەخواستە دڵ بێ یان معیدە بێ هەمووی بۆی خراپە لەبەرەوە یەکەم چارەسەر بێت جگەرە لابرێ دوو هەم شت وتی هەندێک جار دڵەکزەمە بێ ئەو کەسانی دڵەکزیان هەیەواتە ترشی معیدیان ئەگەڕێتەوە سوورێنچیان ئەبێت تۆی سووتانەوەی سوورێنچێک و بزەبت ئازارێ دروست دەکات لە ژێرە مێسکیا زۆر جار ئازانی دوور بێ نەخۆشی دڵێتی بەس فەرقەکەیان لە چیایە ئەوەی کە هۆکارەکە دڵەکزە و خواردنە بە خواردنی قورس بە خواردنی چەور سوورەوەکرا و زۆرخۆری زیاتر ئازارەکەی زیاکە ینی پەیوەندی بە خواردنەوەیە بەجگەر خوا نەخواستە ئازاری سنگەکە هینی دڵ بێ بە هیلاکی زیاکە یعنی کاتێک کە ڕائەکە هێلاگە بێشتیش قورسەڵەگرێ بە قادرمەیە سەرەکە ئازارەکەی زۆرە بێ کە ئیسراحەتی کرد ئەڕوا ئەگەر نیشانەکە ئاوا بێ لە کاتی هیلاکبوونە زیاب بکەوە بە ئیسراحەت بڕوە ئەوە پێویستە هیچ ئیهمالی نەکە و وەکو ئاماژەمان پێکە پێویستی بە تەختیت و ئیکۆ و هەندێک فاسێ کە دڵنیابین بە تایبەتی ئەم کە جگەرە کێشە ئەبێ ئاگای لە جگەرە بێ ئەگەی لە خواردنانە بێ و ئەبێ دڵەکزەکەشی چارەسەرکە بەشی دووەمیشی جەنابە ئەتوانی وەڵامی بێتەوە کە باسی فەقەراتی ملی کرد خۆی بە دڵنیاییەوەتی پیان وتە فەقەرەی 4 و 5 و 6 و بە ئەکیدی کە عەبدوڕەحمان گیان ئەو کەسانی کە کێشەی فەقەراتی ملیان هەبێ سەریەشەیان ئەبێت شان و ملیان ئێشێت دەستیان سڕ ئەبێ دەستیان باڵیان ئازاری ئەبێ هەموو ئەو نیشانانە و لەگەڵایە و بەڵێ یەکێ لەو نیشانانە ئازاری سنگ هەناسەتونی یعنی ئەمە هەتا سەرگێش خواردن ئەمانە هەمووی لە نیشانەکانی فەقەراتی ملە تۆ باشە چی بکەی ئەشیاء و گرتو وازەحە کە چیت هەیە بۆیە ئەبێ خۆ پارێزی بەڕاستی زۆربەی شەوەکانی تر لە بەرنامەکانە خەڵک ئەم پرسیارانیان کرد و من هەمان ڕێنماییم پیاون لە تۆ کێشەکە و ئەوەیە تۆ بژێوی ژیانی لەسەر سیاقەتە زۆربەی ئەو کەسانی کە ساری سیاقەتەکەن ساری گەورە بێ ئایا تەکسی بێت بەڕاستی کێشیان هەیە بۆیە بێ ئاگەو لە خۆ بێت لەو کاتانی کە مەسەلەن نەفەرێ پێنی ئەبێ دابەزی ئیسراحەتکەی جار جار لە کاتی من ینی ڕێنمایی خەڵک ناکەم زۆر لە سیاقەتە باش نییە کۆلەر تەوخی مل لە ماڵی شۆ بۆ بەعزە ئیشێک ئەتوانێ بیبەسی چونکە بەڕاستی لە سیاقەتە من ناڵم غەڵەتە و علمی نییە بەڵام تۆزێ خەتەرە بۆ سیاقەتەکە چونکە ناڕەحەتی خوا نەخواستە تووشی حادیسەیەکی تر بیت ئەمە شتێکی باش نییە چونکە کۆلەر بەعام بەپێی زۆربەی توێژینەوە تازەکان ڕۆژی 2 بۆ 3 ساعت زیاتر نابێ بەسرێ خەڵک بەداخەوە هەیە لە بینی و تا هەیە پێوەی ئەخوێ ئەمانە غەڵەتە چونکە بە تێپەڕبوونی کات وردە بە هەم بەستەرەکان هەم ماسووکەکانی مل تەمەڵ ئەکا زعیف ئەبن بۆیە اونجا ئازارەکە و پاژماوەی زیاتر ئەکا بۆیە جاجار ئەوە بەستەکەم کەم ملێ زۆر دامەنەوێنە شتی قورس هەڵمەگرە علاگە هەڵگرتن یعنی ئێمە دامە نسیحەتی نەخۆش ئەکەین نەخۆش هەیە مەسەن ئەڵێ دکتۆر وەزنی قورس هەڵگرین خراپە بەڵێ خراپە بەڵام باوەڕێ بێ 2 کیلۆ علاگە و پێ بێ لە ناو بازارە بچی 2 ساعت 3 ساعت پێوی بسوڕێتەوە زۆر لەوە خراپترە کە بچی 50 کیلۆ هەڵگری بۆ 5 سانیە 10 سانیە بۆی ئەوەش زۆر خراپە بێ ئاگاتان لێ بێت چونکە زەخت دەکاتە سەر فەقەرەکانە بێتاقەتێکە و سوپاس بەخوا کردنێکی نزیکە ئەتوانین سەردانی پزیشکیشکەیتەوە هەندێک دەرمان هەیە ئازارەکە و کەم ئەکاتەوە بەڵام بۆ ئەم حاڵەتانی جەنابتان بۆ هەموو نەخۆشەکانی تر لەم مەرحەلەی بیدایەتیە بەڕاستی باشترین چارەسەر بۆ ئێوە چارەسەری سروشتیە عیلاج تەبیعی
ئەتوانی لە هەر شوێنێ بێ نزیک خۆتان سواز بخوا سنتەری باشمان هەیە ئەتوانی سەردانی سنتەرێکی چارەسەری سروشتی بۆکەن بە دڵنیایەوە ئیسفادێری ئەەکەیت و دۆخەکە و بەرەو باشتر بوون ئەڕوا کاکتو جەم پەیوەندی سێمان حەسیبەکان بوو شەکرەی هەیە باسی شەکرەکەی کرد باسی سڕبوونی دەستی کرد هەمان شت بەڵێ خۆشەکانی یەکەم تەمەنی گەورە نییە حەسیبەخان تەمەنی 35 ساڵە دووەم دەمێکیش نییە شەکری هەڵەویش نییە و ماوەی شەکرەکەش 1 ساڵ لەبەرەوە بڕواناکەم ئەمە تەسیری شەکرەکە بێ لەسەر هۆکاری سڕبوون و دەمارەکانی بە تایبەتی باسی فاسێکی کرد وتی فاسێکم کردووە حەوت بووە ئەگەر مەبەستی لەوە بێ کە فاسی سێمانەکەی حەوت بێ لە سا حەوت کە پێڵێن HbA1c ئەوە باشە و مەقبولە ینی شەکرەکەشی خراپ نییە وتی بێنانیش کردومە تقریبا 150 بووە یعنی ئەبێ پارێز ئەبێ حەبخوا ئەبێ متابعە بکە بەڵام ئەم سڕبوونە جاریچکە وەکوتمان هۆکار زۆرن بۆ سڕبوون باڵێ وەکۆی کە عەبدوڕەحمان جەناب هەندە ڕوونکردنەوەدا ئەگەر پەیوەندی بە ملیەوە هەبێ و یان ئەگەر پەیوەندی بە کەمی ڤیتامین دی و کەمی کالیسیۆمەوە هەبێ دووبارە ئەوەژە بێتە هۆی سڕبوونی دەمار و دەستەکان ئەگەر فاسی بەخەن تاان بەنسبە شەکرەکەتەوە باشترە سەدانی دکتۆرەکە و کەیتەوە کاکتور ئاماژەی پێکرد بۆی تۆزی ئەگەر دەستکاری دەرمانەکە کرێ باشتر ئەبێت کۆنتترۆلتر ئەبێت بەنسبە دەسڕێکەوە هەمان بۆ ئەو دوو نەخۆکەیتر باسمان کرد تۆ باشتر ئەو فەحسانی کاکتور ئاماژەی پێکرد لە ڤیتامین دی و ئەمانە بکەی لەگەڵی ئەشعەیەکی فەقەراتی ملێ با بۆ بنووسن چکە زوهان زۆربەی ئەو کاتانە کە باسمان کە سڕی پەیوەندی هەیە بە کێشەی فەقەراتی ملەوە ئەگەر ئەوەش عیبی نەبێت ئەو کاتە تەختیتی دەمارێ بۆ ئەکرێ و دەرەکەوێت ئایا دەماری دەستی گیراوە یان نەگیراوە تۆ تەکیدی لەوە کردەوە کە وتە 52 سڕ ئەبێ کە 52 سڕ بوو ئێمە عادەتەن جیرانی دەمار لە مێشی خۆمان لە ئەبێن چونکە ئەگەر 52 سڕ نەبێ ئەنج ئاڵین دەمارەکە لەوانەیە گیرا بێ بۆیە زیاتر ئەوەی ئێمە تەسەووری کەم کێشەی فەقەراتەکەیە ئەوانەی تۆزێکی پێشووتر بۆ کە عەبدوڕەحمان باس کرد خۆپارێزی زۆر مهمە بە تایبەتی ئێوە خانمان لە ماڵەوە لە ئیشوکاری ناوماڵ و ئانە زۆر خۆ هیلاک مەکە ئینشاءالله سەردانی پزیشێکی پسپۆریشکە کێشەکانێ حەلە بێت کاکازم وەزە وەڵامانە باشترەوە بەڵێ بە تەکید خۆی پێوتراوە تەشخیصەکەەوە پێڵەن ئەلۆپیشەریاتە حاڵەتێکی مەناعیە کە بێتە هۆی هەندێک ئەنتیبۆدی دژی سەلکی مۆکان دروست دەبێ و مۆکانی ئەوەرێ هەندێک کەس تەنها یەک پەڵە ئەگرێ جاریوە هەیە لە سمێڵە لە ڕیشە لە قژە جاری واشێ هەمووی ئەگرێ پێڵەن تۆتالس یەک دەرمان نییە زۆر دەرمان هەیە هەندێک دەرمان هەیە وەکو تەحفیزی پێستەکە ستیرۆید مادە کۆرتیزۆنەکان جوۆکارێنێ بۆوانە ئەگەر بەوانە باش نەبێت بەڵێ دەرمانی ئەوانەی کە مەناعەدا بەزێنن ئەوانش زۆرن بەڕاستیم هیچە لە مادەکانی باس کرد کە تۆفاسیتینی بە بەڵام دەرمانی تریشەیە بەڵام باشتر وایە بەڕاوێژی پزیشکی نزیک نەبووە کردن کلینەکان ئەمانتوانی ناوی بەمێ بەڵام باشترە لەژێ چاودێری پزیشێکە تەواو دەسەکانی خۆش بێ کاک تاڵب لە سلەیمانی کاک تاڵب فەرموو کاکە تاڵب جان فەرموو چاوەکەم شکر باشی دکتۆر جان باشی چاوەکەم سپاس دەکەم بەخێراتی دکتۆرەکەم زۆر سپاس بە جەنابە وەڵاهی دکتۆر جان ماوەیە کە ئەم قۆڵە مێشێت کامیان قۆڵی ڕاستم بەڵێ ئاوە تقریبا ئاوە حەزەڵات و ئەو ناوە مێشێ شەویش تۆزێ ئەڵەی دڵم بریسکەیەکی پیایە ئازارێکی پیایە یەت و نامێنێ ماوەیەکە چەند وەڵایی مانگێگە بێ باش ملێ پێوەی نایەشێ کاک تاڵب نەوەڵام ملم پێوەی ناشێ دکتۆر بەس ئاوە سەرمەم کەم ئازارێکی لێ پێیابی ئاوە یە بۆ قۆڵە باشە ئیشی چییە؟ ئیشی چییە کاک تاڵب گیان؟ وەڵڵی ئیشی نایلۆنەکە شتی قورە ساڵێک ئەرەوەڵا ئەگەر ئاوە یە بۆ خۆڵم خۆڵیشم ئازارم هەیە بەس ئازارەکەم کاتیە قەت نایەتە لاکەی ترێ لای چەپێ؟ نەوەڵان نایەت هەر ئەم لایە باش بینی دەفەیشانە ئازاری نییە سووتانەوەیەک سڕبوونێکی نییە بینی هەردوو قۆڵ دەستیشم سڕ نابێت نەوەڵا بەس ناوشانە ئەڵێ بینی بڵین کۆڵنجێ نەوەڵا جگەرە ناکێشی نەوەڵا دکتۆر تەمەنە چەندە کاکە تاڵب؟ باش 43 ساڵە کێشەی مەعیدە و ئەم شتانەوە نییە؟ وەڵای یەک شوێنم ناشێ بەس تەنها ئەم سەرشانە مێشێت ئاوە یە بۆ دڵ بوو هەر ئەوە ئازارێکی هەیە ئازارەکەش بەردەوام نییە هەستە نەکرد بڵێ هەستە نەکرد دوای بەرزکردنەوەی شتێکی قورس ینی عەزیەتێکە یابیان خۆی لە پڕ وای لێ هاو وەڵای دکتۆر جیان لە پڕ وای لێ هاو بەس شەوانە ئازارم مەیە کە ئەخەوی چۆنیت کە ئەخەوی چۆنی خەوم عیبم نییە بۆ خەو باش شانە پێ قۆڵت بەرز دەکرێتەوە مەسەلەن لە قشداهێنان لە سەرشتن کێشە نییە عیبم نییە نەوەڵڵا باش بەچی ئازارەکە کەمە بێتەوە کاک تاڵب مەسن بە گەرمە بە شێلان هیچ فەرقەکە بە شێلان ئازارم کەمە بێتەوە تەواو بەسەر چاو کاکە تاڵب وەڵام تینەوە ئینشاءڵڵا
ژیان خان لە چەمچە ماڵە فەرمو ژیان خان ئەم کاتتان باش ئەم کاتەوە باش دادێکیان سەرچاو زۆر سپاس وڵا دکتۆر پرسیارێکمە بوو فەرموو وڵی ناودەمم ئەبێ ببرین دکتۆر بە هەنێ خواردن پیاز و گوڵە بە ڕۆژەوەم پشتانە باشە اینجا دکتۆر هەتا خواردن بخۆم هەر خواردنێک بیخۆم هیلاکەم پێی ینی لەو دەقەیە حەز ئەەکەم ڕاکشێم یان پاڵکەوم ماوەی چەنە بێ وای ژیان خان وەڵی 2 ساڵ زیاتر عیلاجی و بەکارهێناوە وڵی عیلاج بەکار ناهێنم چەند دکتۆر کردۆ تەختی دیستم و ئەشیعی دڵۆم شتانم بۆ گرن ئەوان کێشت نییە هیچ عیلاجیشیان بۆ نەنووسیویت هیچ عیلاجە تا ئێستا هیچ بەکار نێناو مەڵحەم و ئەم شتانە بۆ ناودەمێنەکەین بۆ دەمم بەکارم هێناوە باش ئەبەم وام لێدێتەوە دکتۆر چی و بەکارهێناوە والله مەڵحەمەکە شکلی چۆن وڵی زۆر شتی تێگەشتی سێمە هەندێشتی تەبیعی و پێڵ دکتۆر گیان بێحەد بێهێزم ئەو خواردنە ئەخۆم بێهێز ئەبم خوێنە کەم نییە ژیان خان نەخێر دکتۆر هەشتای خوێنم خوێنیشە باشە بەڵێ فاتی غودەم زۆر بۆ ئەکرێ بۆ بێهێزیەکە غودەیشم نییە غودەشە باشە سکچوونە نییە نەخێر دکتۆر هیچ نەخۆشی ڕوماتیزمە و شتن نەبووە ناوەڵڵا بینینە باشە چاوە وەڵی چاویشم باشە ئەی قەلەقی وەڵا قەلەقیش نیم قینا ینی مرۆڤ بقەلەق ئەبێت بەڵام بەو ڕادەیە نییە زۆر نییە باشە بەسەر خواردن وام دکتۆر بەڵێ بەسەر چاو ژیان خانگیان ئینشاءڵڵا ڕێنمایی دەکەین زۆر سپاس فات لەگەڵ سەر چاو کاک حەکیم لە مەخمورەوە فەرموو کاکە حەکیم باشی بەڕێز باشی چاوەکەم فەرموو والله دكتور لبر قورم يعقد قورم لاي كفر بله قورم قالك بيشعينية ما وكا ناتوان نصفها بموا باشا ماوي چنوي والله تقريبا ماوي ما قدر باش بشي واولي هاو بقرآن بعيد لنا ايش شيء وتمنش انا كاك حكيم والله ايش موظف من الكلبي تمنش تلوث هذا باشا موبايلش زو بكارنا يعني بقرآن لا والله هو موبايل زو بكارنا يعني خوت شو كاك حكيم ازارك خبرتك كاتوا بقرآن لا يمسك هذا يعني بين دقائق الدواء جان بكاد فرد صري شبيد اي ملي شانو ملي شي بيوي ايش بله باش بس سرچاو كاك حكيم ان شاء الله تو زيكت والله متين سرچاو خاد لقال باوشي اكار ما لقال فرمو باوشي اكار الو دكتور جان فرمو شاوكم سقسبكم قربان بالله فرمو بس التلفزيون كسكي زحمه نبي تلفونك دكتور جان لم تشن تقريبا معك الزاتر شان ايش كنت بس كم زود راح تنبوا معنا بالله بلان تقريبا دوري فين شاشة ولا موبر آزاركم توش بو بياني كان زورنا راحت يعني آزاري شان وملم آزاري شان وملم زورنا راحت بو بالله يصير شو أشياء تنوريو أنا كذا أو أشياء نسيت فقرية كان داب زيتر أو دمارشته آزاركم حتى كناوي تقريبا دو عيادم كذا در حتى مسكنات هيدم آزاركم باش ناوي دكتور جان بس سرچاو حتى دسم برد ناوي دسكم ذكرت دسم برد ناوي ولا شانم قشدا هنان وخوشتوانه عاشتك يعني لا والله هيك او دسميش نحكي باش شوان او دسو ناخي تجير خوك اخوي ناخي تجير لا يا كلها ناوي بخو شو تابعني بس سرچاو باوكي يا كاري ان شاء الله رين ما يتكين بقربان سرچاو خاد لك خاد لك كاك جان من كاك طالب وكاك حكيم يكشش يعني بيك والله يعني موج جان خان بالنسبه او بريناني ناودمي كينالو كشي بكار هنا هاتشان علاجي تري شيء بلام رينمايكاني جنابه بله او برينا كبا للزماني بزيشكيامه بيلن افس ألسر دو جورمان هي هنديك كان هي بيلن ماينر يعني كمن بشوكن هشب كالأيجرية تندانيك لزماني لجوبي لليوي عندي بناوي أمانة زورة بن تنانا تندزار ولا نخوشكا كانت وانا بإسراحة نانيش بقاتشوك آزاري هي أبرجيتها وبقرمي بساردي بشتي ترش أكليتها لبرونا راحتيكا إما بيويستا أما جاكينو آيا هوكاريشي نخوشي
جستەی لەگەڵایە یان نابۆیە ئەو پرسیاران هەموو فاسەکانی تەبیعی بەڵێ چونکە مەسن نەخۆشیمان هەیە پێڵن بەهجەت کە ئەوە دروست دەکات دەبێت زۆر بوریابین بە زەوانە ئاتن چاویشیان لەگەڵیانە گرفتیە بێ یان ئەو برینانە جگە لە دەمیان لەوانێت لە ناو جستە و لە شیشیانە هەبێت ئەگەر ئەوانە نەبێ ئەو احتیمالەکەمە یەکیشکە لە هۆکارەکانی تری برینی ناودەمیان بریتە لە بە هەندێک نەخۆشی ڕیخۆڵەکان وەکو نەخۆشی حساسیەتی گەنم و جۆ ئەوەی کە پێڵن سیلیە دیزیز ئەبێ ئەو فەحسە بکات ئەوە گرنگە و زۆر جار ئەو نەخۆشە نازانێ هەیەیە تا فەحس نکات یان هەندێک جار نەخۆشی هەوکردنی ڕیخۆڵی درێژخایەن ئینفلەمەتەری باڵ دیزیز بە تایبەتی ئەوەی کە پێڵن نەخۆشی کرۆنس کە زۆر جار هەیەی و نەخۆشکە نازانێت بەگشتی پێویستە ئەگەر دڵنیا بمانێ دڵنیا بین ئەبێ ئەو چەند فەحسە بکەین دڵنیا بین هۆکارەکەی ئەوانەیە یان نا خۆ ئەگەر هەچیە بێ هەندێک ڕێنمایی هەیە هەندێک چارەسەری سروشتی هەیە کە بە تەجروبە ئێمە بینیمانە چونکە بەڕاستی ئێمە ینی خۆمان بەکردداری ئیشمان لەسەر ئەم بابەتە کردووە و بینیمانە ئەنجامی هەبووە یەکێک لەو شتانە هەنگوینە بە تایبەتی ئەوەی کە پێڵین شانەی هەنگوینەکە کە پێڵن پرۆپۆلیس زۆر توێژینەوەی زانستی هەیە کە سوودی هەیە بۆ چارەسەری ئەمە وەکو بنێژ لە ناو دەمیا هێڵێتەوانێ و ئیسفادی ینی وەک ئەتوانێ ماوەی 10 بۆ 15 خولەک بەڵێ وەکو بنێشت ئەمە یەکێکە هەنگوین خۆی یەکێکە لە چارەسەرەکە یەکێکە لە چارەسەرەکان گەڵای زەیتونە گەڵای زەیتون زۆرە ئەهێنێت ئەی شواتەوە بەس بۆ تۆز و خۆڵی پێوە نەبێت تۆزە وردیەکە و وەکو چا ئەی کاتە بڵێن قۆریەکەەوە پەرداخێ دوو پەرداغ ئاوی تێکە و دوایی ئاوەکەی دوایەوەی دەدا قەچارێکی لەسەر ئاگرێکی کەس ئەو مادانەی ئەچێتەوە ناوی ئاوەکەی بۆ غەرغەرە ئەکاتە ناو دەمی و بۆ چەند خولەکێک و تفیەکاتەوە ئەمەش زۆر چارەسەرێکی باشە یەکێ لە تازەترین توێژینەوەکان کە لەم چەند ساڵانەی ڕابردووە لەگەڵی چێ لە خوێنکارەکانی دکتۆرایە ئەنجاممانە لە سلەیمانی بریتێ لە ڕۆنی ڕەشکە کە پێڵەن سەتیڤا وفعلا بینیمان نەکرد تەنها کە ئەم الحەمدوللا تەندروستی باشە و نەخۆشی نییە تەنانەت ئەم توێژینەوەمان لەگەڵ دکتۆرە هاژە کرد لەسەر نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا تەنانەت ئەوانە کە بەرگری جەستەشیان زۆر کزە بە دەرمانی کیمیاوی وەرەگرن و هەندێکیشان نەخۆشی شەرپەنجەی خوێنیشیان هەبوو هەندێکیان تیشتیان وەرگرت بوو بینیمان کە ڕۆنی ڕەشکە زۆر کاریگەرە بۆ چارەسەری برینەکانی ناودەمیان یەکێ لەم شتانە بەکاربێنێت تا ئەو کاتەیە ئەتوانێت سەردان بکە بۆی دڵنیابین هۆکاری ترینیە ئەو مەحەمەش کینالۆکە بازم بەکارهێنانی خراپ نییە ئەتوانێت بەکاری بێنێ بەڵێ کینالۆک خراپ نییە بەڵام بەڕاستی کینالۆک زۆر چارەسەر نییە کینالۆک ئەیا لە قورحەکە بزەبت ئەبێ بە باریەرێ بێ بە حاجزێ لە بینی قورحەکە و لە بینی دەرەوەیە بە تایبەتی ئەبێ پێژنان خواردنەکان بەکاری بێنێ بۆی نەکزێتەوە عزیێتی نییە ئازارەکەی کەم کاتەوە دەرمانی تریشەی لە سەیدەریات پەمپێکەی پڵن ئەنجینۆڤاگ کە سێ چوار مادەی تایە جگەلەوەی کە هەندێک مادەی پاکشکەرەوەی تایە بۆی ئیلتیهاب نەکە و زوو چاک بێ مادەشی تایە کە ئازارەکە کەمە کاتوانێ بەڵام بەڕاستی من ئەزانم حاڵەتم دیوە ینی بەڕاستی بێزارکەرە ینی ئازار زۆر بێ و گەورە بێ جاری وا هەیە 10 ڕۆژ زیاتری ئەوێت تا چاک بێتەوە کە چاکی ژەبێتەوە هیچ جێگەیەک بەجێ ناهێڵە ینی شوێنی قورحەکە دوای سەیری کە لەبەر ئاوێنە هیچ جێگەیەک بەجێ ناهێڵە هیچ سکارێ هیچ نوتبەیە بەجێ ناهێڵێ بە تەواوی چاگە بێتەوە بەڵام گرفتەوەی هەندێک کەس وەکو ئەم بەڕێزە باسی کرد ژیان خان ڕیکەرند ینی دووبارە ئەوانەی ئەوە بێزاریانەکە بەڕێزە پرسیاری قەلەقی و لێکرد بێگومان بینراوە ئەوانەی حاڵەتی ینی تۆزە نەئارامی دەرونی و قەلەقی لە وەختی سترێسە ئەمە زیاتر ئەیان بێت وەک لە حاڵەتێکە کە ئارام بن هێوادارین ئەو شتانە ئیسپادەی لێ بکەن هێوادارین ئەو شتە تەبیعیانە بەکاربێنێت ئەو شتانە بەکاربێنێ وەک چارەسەر بەڵام لە مەجاڵێکی بەس عەفوون کە کاکتی یەک بەکاری بێن نەک هەرسێکیان بێت بەڵێ هەرسێکیان کامیان بۆ ئەو ئاسانە بەکارهێنانەکە یا ڕۆنی ڕەشکە ڕۆژی دوو جاری نزیک 5 بۆ 10 سیسی ئەکاتە دەمی هەروەکو غەرغەرە چەند دقەیەکی هێڵێتەوە و تفیە کاتەوانێ و تەواوی یا هەنگوینەکە یان بڵین گەڵای زەیت دەستەکانی خۆش بێ کاکتاڵب باسی ئازاری خۆڵێکە کاکتاڵب گیان خۆی عادەتەنەوە ئازارانە کێشەکە زۆربەی کات ئەوەی کە باسە کرد لەوانێت تەشەنجات بێ بەڵام باشترە ئاگەو لە کێشەی فەقەراتی مل بێت تۆزێ لەمە پێش باسمان کرد زۆربەی ئەوانی کە فەقەراتی ملیانەی ئازارەکەیە بۆ قۆڵی بۆیە ئەگەر ئەشایشی ملێ بگری ئینشاڵڵا لەگەکردنەوەی کلینەکان زەرەر ناکەی ئەگەر ئەوە نەبوو ئەمە هەر تەشەنجاتە هەندی ڕێنمایی لە بەرز نەکردنەوەی شتی قۆرس بەڕاستی زۆر هیلاک نەکردنی هەندی ئیش و کاری وردەواڵە هەیە ئیتر ئەگەر
بۆ کارەکەی خۆ بێ لە ناو ماڵە مەسە قۆڵ بەرزکردنەوە بێ بۆ گۆڕینی گوڵۆ بێ بیان داکوتانی بزمارێ بێت ئەوانە هەمووی خراپە ماوەی ئیسراحەتی پێ بە ئەگەر دەرفەتە بێ سەردانی پزیشکی بکەی چەند دەرمانێکی دژە تەشەنجات هەیە بۆت ئەنووسن وەکو مایۆجسیک و پاتا پاراستۆڵ ئەمانە لەوانێ سوودی لێبینی بەڵام پێش ئەوەی بچیتە لای دکتۆرەکە و فەحسێ بۆکە و چارەسەرێ بۆ بنووسێت بەڕای من مهمترینشت ئەوەی جارێ خۆ پارێزی ئەو قۆڵە و هیلاگنەکەی شەوان کە ئەخەوی ئەو قۆڵە و مەخەرە ژێر سەری خۆ با زەختی نەچێتە سەر ئینشاءڵڵا زووتی ئەپەڕێنی کاک حەکیمیان تۆش تقریبا هەمان شتە ڕێنمایی دەکەم تۆش ئەگەر ئەشعەیەکی ملێ بگری پاشان عینەشت خۆ بپارێزە لە هەڵگرتنی شتی قورس لە دەست بەرزکردنەوە هەندێک ئیشوکاری کە خۆڵ بەرزکردنەوەی تایە بتوانی سەردانی پزیشکی بکەی بۆ ئەوەی ئەشعەیەکی ملێ بۆ بگرن لەگەڵ چەند فحوساتێکی بۆ بکەن ئەگەر ئەوانە تەبیعی بێ ئەمەی تۆش بەدڵنیایی هیلاکی و تەشەنجاتە هەندێک جار لە ماڵەوەمان ئەم ماوەیە کە لە ماڵەوە بین و زۆر نەجوڵاوین کێشەی بۆ زۆر بەمان دروست کردو بۆتە هۆی تەشەنجات من تەسەورەکەم زیاتر لەگەڵ ئەوە بڕوات ئینشاءڵڵا هەردووکتان کێشەیەکی واتان نابێت باوکی ئاکار تۆ تەشخیص کراوە فەقەراتی ملتە قوربانگیان ئەمە نەک تۆ زۆربەی ئەو نەخۆشانێکە یەکەم جا تووشی فەقەراتی مل ئەبن هەمویان کەین سەردانمانەکەن هەمان قسەمان بۆ ئەگەن هەچی نەوعی موسەکینە تاقیم کردوەوە ئیسفادی لێ ناکەم بەڵێ منیش تەکیدێ بۆ ئەەکەمەوە ئەگەر ئیسفادەشی لێ بکەن لەوانە چەند خولێکێکی کەمیان چەند کاتژمێرە چەند سەعاتێک و دەست پێ ئەکاتەوە وەکو ئەم سەرەتایە باشترین چارەسەر بۆ تۆ دووشتە یەکەم خۆپارێزی ئەوانی ئەم شۆ چەند جاری دووبارەم کردوێتەوە جاجاتەوە قیمەلەکە ئەتوانی بەکاربێنی مۆبایل بە هیچ شێوەیە بەکارمەهێنە ئەم ماوەیە سەرینەکە و بەرز و نزم نەبێت شەوێکی تریشە لەم بەرنامەیە باسم کردووە قیاسی سەرین ئەبێ لە قیاسیکی بە سانتیم ئەتوانی بیپێوی لە بینی جۆ بۆ ئەم شانە و یان شانەکەی ترێ ئەوە چەند سانتیمەتر بێ ئەتوانی لە هەر شوێنە بێ سەرینێک ئەگەر طبیەکانیش نەبێ ئەتوانی سەرینێ بۆ خۆ دروستکەی بۆ قیاسە ئەبێ ئاوا بێت چکە بەرز بێت خراپە نزمیش بێت هەر خراپە ئەبێ هەوڵاتیان هەموو لەوە تێ بگەن چارەسەری دووەم جگە لە خۆپارێزەکە چارەسەری سروشتیە نەخۆشێکی تری شەر پێمانوت باشترین شت بۆ ئەم حاڵەتانی و عیلاج طبیعیە چکە ئەو فەقەرانن کە چوونەتە سەرێکتری یەکەم شت ئەبێ خاو بکرێنەوە پاشان ئەبێ بە جیهازێکی تایبەتی کە پێڵەن جیهازی سەحب ڕائەکێشێ ملێ بۆ ئەوەی دوورکەوێتەوە لە یەکتری هەتا ئەوانە نەکەی من پێتەڵم هیلاک دەکا و ناگەڕێتەوە دۆخی پێشووتر بۆ ئینشاءڵڵا لە ڕۆژی شەمەکە کتینەکان کرایەوە هەوڵ بە سەردانی پزیشکیان سنتەرێکی تۆ تەشخیص کراوی بۆ توانین سەردانی سنتەرێکی چارەسەری سروشتی بکەی بۆ ئەوەی عیلاج طبیعی بۆکەن بە دڵنیاییەوە وردە فەرقیان ناڵم لە یەکەم ڕۆژە بەس وردە دوای چەند ڕۆژێ هەست بە فەرقەکەیکی ئینشاءڵڵا هیوادارم بە قسەمان کەیت و سوودی لێ بینی کاک شەماڵ لە سلێمانیەوە فەرموو کاکە شەماڵ گیان من تقريبا يك حفتا بك الشوانة أخوان لسرو سنگموا عرقي زوزور أكموا شانم المقرقم وسروانم بحد عرقي زيا كموا شيوا سيدانا كرات حلا سن بس أو مسافة ما بس بخواروا هيج عرقي كمنيا بله هیچ کوکوشتنیه کاک شمال نه کوکمنیه نه والله يك حفتا أبي بس زيان لحد عرقي زور أكموا بله يعني لا سروش سنگ موايا او عرق دست بيك كاكا شمال تاو هي تا لرزو تاو هي نعم بله هیچ نەخۆشیەکە هەیە وەکو زەخت شەکرە هیچ والله ماوەی لۆ پێش زەختێک مابوو بەس هیچ نەبوو کۆنترۆڵم کرد ئیتر هەر ئەوەنە بەس هەفتەیەکی تجاری وایە شەی وایە سێکڕەت خەبرمەوە بێزگە لە عارق هیچ ئازارە نییە نەخێر بەڵێ تەمەنت چەنە کاک شەماڵ 42 ساڵە زۆر باش ئیشی چیە کاکە شەماڵ والله لە بازارم دوکانم هەیە و مەشغوڵی کار و کاسبێ یعنی هیلاک نابی شەکە قورس نییە زۆر هیلاگە بم زۆر مەشغوڵە بم بە تەلەفۆن لەوەتی دوکان و بازار کراوەتەوە ئەمە دەستی پێکردووانە تقریبا یەک هەفتە باش سەری ترینێک کاک توجان معیدە و باشە هیچ ئازار هیچ کێشێکم نییە لە معیدە وشتمە باش بەسەر شەو کاکە شەماڵ وەڵام تێنە ئینشاءڵڵا دایکی ئایەمان لەگەڵایە فەرموو دایکی ئایە السلام عليكم. عليكم السلام دايجا كاكا أمن استعريكم هيا فرمو زحمنا بكشتي سرم زوج عزاري هيا بلى بلان فقرات ملم هيا باشا فقراتي كشتي سم هيا باشا يترك هذا خوم لا يتكتب قول زوج عزاري هيا وفطر يستدير باش يعني لا كان بخوم للسري دمك فقراته هي والله تقريبا أنا والله وهذا مدرسة الشيعة وقرتوها؟ بلى أو الإشعة تنورية كم تنورية تمنى شنا دايشي آية والله فلداس عالم إيش الشيء؟ والله إيش نام على شهر خوزور هلاككي؟ والله بس يعني أنا والله بتكلم ولا معلها
ئەی مۆبایل مۆبایل کەم باش زەختە نییە بەرەوەڵا زەختی چم لەگەڵایە کۆنتڕۆڵە زەختەکە و وڵاهی زەختەکەم بەرزنزی دەکات ئەیگری زەختە گریت بەڵێ ئەیگرم آخر جار چەند بوو زەختە گرت وڵاهی جاری وا هەیە تا 15 بەدا حەبە هەیە عیلاج چییە خۆی وڵای عیلاج ئەم ماوەی هزاریتم بەکارنهێنا بەس ماوەی پێشووتر وڵایی دەمخواتە ناوەتم وڵای نازانم دەفتەرم کردەوە ماوەی پێشووتر ئەین چەنە بێنەوە خواردەوە حەپەکە و وڵا تقریبا بۆ 6 مانگێ بێ لەم خواردەوە بەس زەختی مەعنی باسە ئەی پارێز پارێزی بکەم زۆر باشە پارێزەکە اینجا بەڵێ ئەیکەم بەس دکتۆرێکشتی تێز ئەمن زراوم دەرکردەوە بەڵێ ئامەلیاتی فکرێکم کردەوە باش گرێچم لەمەمکم هەیە لای ڕاستم ئیتر ماعیدەکردانەوەشم زۆر لەگەڵا ئەم ماوەی پێشووتیان مێخەک باسە لە دەم تابی هێنی بیبێ ئیتر مێخەکم لە دەماهێنا بێ دوای لە ئاخر ئەمنیش قسمدا لەگەڵ قسمدا ئازاری ماعیدەم هەر یعنی زۆر بێزاری کردم ماعیدەکە بەڵێ هەتاکو و دایتەوە ناو قورگم ئیتر زۆر بێزاری عیلاج ناخۆی بۆ ماعیدەکە هیچ عیلاج نییە وڵای ما تقریبا زۆر ئەوەی پێش ناخواردنم بەکاردێنە برایان و ئێواران نازۆرە کردووە نەخێر نازۆرە نەکردو پرسیاری تەمانێکا توژە هیچ سکچوون وشتن نییە بەڵێ سکچوونێ نییە قەبزی و ڕەوانی نەخێر بەرەوڵا قەبزم بە سکچوونم نییە باش بەسەر چاو دایکی وەڵام تێن ئینشاءڵڵا سەر چاو خوارد لەگەڵ نیان خانمان لەگەڵە السلام عليكم. عليكم السلام فرمو سلام والله بشارك من دكتورة فرمو والله دكتور معي دمجانك بوريها ناسا فلانسكم أكزيتوا سرسيني شم بين سينم آزاري جدورة كولم زبيرو جانك شو تلاقي دكتوري ضل يكون كردوه حمص على دوجا سيدر يكوكم عليه حيواني بدل توانية كولون معيدته نازۆرە کردووە نیان خان بەڵێ دوو جارم کردو بەس ئیسەبەم زوانە پێ 6 ساڵ پێشتر دوو جار نازۆرم کردووە قورحەون نییە برینە نییە لە مەعیدە و دوانزە گرێ وڵا هەتا ئیستا دکتۆر نەبوو بەس وە تقریبا سێ مانگە ئەم ئازارم هەیە ناڵێن بۆ لای دکتۆر جەعفەر دوورەی چوون بۆ سلێمانی بۆ لای دڵەکە باش پەیوەندی بە دڵەوە نییە ئەوەی تۆ باسیەکەی نیان خان بەس بە خواردن ناڕەحە دەبی وڵاهی دکتۆر سێ ڕۆژنان نەخۆم برسیم نابێت ئەزانم یعنی ئیشتیها و کەمە بەس بە خواردنی قورس چەور سوورەوە کراو ئەوانە ناڕەحە دەبی دڵۆک نایخۆم دکتۆر خۆت نایخۆی پارێزەکەی ناخۆم هەر زەختم لەگەڵا نایخۆم دەبەر زەختەکە زەختیشە هەیە پێشم ترسنۆکەم قەلەقم ئێستا ئەوەنە ئەترسمەڵێم لەوەیە گرێمە بێزرایشم دەرکردووە اینجا شوێن ئەو زراوەکە دەرم کرد ئازارەکەم ئەلێ لەژێر سینگمایە وتی کۆڵۆنتە بخوا عیلاجی باشیشی بۆم دانا عیلاجەکانم باشە بۆ قەبزی و ڕەوانی چۆنی وەڵا جارجار قەبزم بەس زۆر نە بەڵێ قەبزی و هەیە لەگەڵ بەسەر چاوەستا ئەو ئێستا عیلاج شتێ نییە لەم کاتە نییە خە هیچ عیلاجی ناخۆی بەرەوەڵا ئێستا عیلاج باشم هەیە بە عیلاجەکان باش بوویت بە عیلاجەکان باشم بەس دکتۆر دایم دڵم پڕە و قەقێنەم زۆرە دڵم پڕە دایمە بەسەر چاو وەڵام تێنێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خوارد لەگەڵ سولين لشام سمالو فرمو سولين خان. السلام عليكم. عليكم السلام دادا جان فرمو. بزحمة والله من كشي مع إدم هيا. بله. لزور شون فحص كردوة عليك كروب بكتير مع إدم شتنية بس هيك نانم فينا آخره. تمنى شنو سولين جان. بشيء السلام. فحصكوتي بكتيريا معدة وهي يعني فحصك اللي شوية كدموتي بكتيريا معدتني أشوفه فاروق السليماني وتي أوش وتينيكا لها مو شوية ضرب ومتوقع أومنية فحصكان بتشي بوكردي بخوانيان بهناسيا ببيساي والله شتيش عندها بهم فون بياكل بهناسك يوريا تيست باش تو ئازارە هەیە ئازاری مەعیدە هەیە ئازاری مەعیدەم هەیە کەنان نەخۆم ئیشتیهاسم نییە بە بەردەوامی ئەبێ حەبی ئیشتیها بخۆم اینجا قەت لە خەو خەبەر دەکاتەوە یا دەمە و بەیانیان ئازار دەبێ
وەڵاهی هیچ ئازارم نابێتنەوە وەڵا باش بەس نان نەخۆم ئازارم هەیە هەر نەچی خۆم هیچ گوێم لێنی یعنی هیچ نانم پێ ناخورێت ئیسا عیلاجە هەیە سۆلین عیلاجە خۆی لەم کاتە وەڵای ئێستا بەڵێ عیلاجە خۆم بە عیلاجەکانی شۆ هەر خراپی بە عیلاجەکانەوە باشم نان ئەخۆم بەیانیان هەڵەستم زۆرم خواردووە ئەرشێمەوە ئەژڕشەیتەوە کە ئەرشەیتەوە ئازارەکە و سوگە بێ ئاروەڵاکە ئەرشەمەوە کە بەتای ئەرشەمەوە بەرمەداوە ئازارە هیچ بەس ڕشانەوەکە و خوێنی پێوە نییە نەوەڵا پیسایی ڕەش نییە نەوەڵا زۆر باش خوارد لەگەڵ سەر چاو کاکتوجیا ماوەی بەرنامەکەمان کەمی ماوەگە تۆزێ بەڵێ سەرەی تیا بکەین دایکی ئایا کێشەی فەقەراتەکەی من وەڵامی ئێمەوە زەختەکەی بەنوەرتیاری ئەکات و بەڵێ ئەوەی کە باسی کرد زەختەکەی کاڵە 15 بەدە بێگومان ئەو زەختە کۆنتترۆل نییە زەختی ئاسایی مەفروزە ئەوانەی دەرمانە خۆن سەرەوەیان لە سیانزە زیاتر نەبێت ژێری شویان لە 9 زیاتر نەبێ ینی سیانزە بە 9 سیانزە بە 8 بە 7 بێت باشترە چکە لەوانەیە بەشێ لە ئازاریش بڵین پشتی سەروشتەکەی پەیوەندی بە زەختەکەیەوە هەبێ بێزگە لە مشکلی فەقەراتەکەی بەنسبەتی نیان و سۆلین تقریبا لە یەکەچن مەوزوعەکەیان هەردووچیان بەیەکەوە جواب بێمەوە زۆر باش دووچیان کێشەی مەعیدەیان هەیە هەردووچیان کە عیلاجە خۆن باشن کەواتە بێ ئاگیان لەو نوقتەیە بێ خۆی مەعیدە دوو جۆرە هەمانە قورحی مەعیدە هەیە هەمانە قورحی دوانزەگرەی هەیە بەگشتی ئەوانەی قورحیان هەیە دوو جۆرن هەندێکیان بە برسێتی خراپە بن بە تایبەتیوانی قورحی دوانزەگرێ ئەوانش کە هی مەعیدەیان هەیە بەنان خواردن بە تایبەتی کاڵی خواردنی قورس چەور زۆر خۆری بۆیە باشترین ڕێجیم بۆ ئەمانە ئەوەیە کە کوردوتەنی کەم خۆری دایم خۆر برسێتی وەکو ئێستا سۆلین ئاماژەی پێکرد برسێتی ئازارەکەی زیاکە چکە لە وەختی برسێتیە ترشی مەعیدە ئەڕژێت و سوتانەوە و کولانەوە زیاکە بۆیە برسێتی خراپە بە تایبەتی ئەم بە ڕێزانن لە مانگی ڕەمەزانی شاگرفیان هەبێت بۆیە ئەبێ عیلاجی هەبێت لە پاشێوان و لە ئێوارانە ئەگەر بە عیلاجی شەو ناڕەحەت بوو بە باشترە بە ڕۆژوو نەبێ بەڵام ئەوانەی قورحی دوانزەگریان هەیە بە برسێتی زۆر خراپە بن بۆیە دووبارە ئەبێت نە زۆر برسی بن نە زۆر بخۆن هەندێشتی کەیان باس کرد بۆ نمونە زراوی لابردووە ئەگەریش و دایکی بزەبەت مشکلەمان نییە لە لابردنی زراوانەی زراویان لابراوە بە مەرجێ هیچ بەردێک نەمابێت لە بۆری زراویانە هیچ گرفتێکیان نییە و ئاسایی ئەتوانن خواردنی خۆیان بخۆن بەڵام دوورکەونەوە لەشتی قورس چەور سوورەوە کراو هەردووچیان یەک حاڵەتی کەشێ مشتەرەك زۆر بین نەخۆشیە مەیانە کەوتیان قەبزین زۆربەی ئەوانە لەگەڵ قەبزیشە غازاتیشیان ئەبێ سکیان تون ئەبێت بۆیە یەکێ لە گرفتەکانی ئازارەکە قۆڵۆنە زیاتر وەک لەوەی وا زۆر جار وازانە مەعیدەیە هەندێک خواردن هەیە بۆ ئەوانەی قۆڵۆن خراپە بە تایبەتی پیاز پاقلەمەنی سەوزەی زۆر ناڵین سەوزە خراپە بەس نابێ ئەمانە زۆر بیخۆن چکە سلیلۆزی تیا سلیلۆز لەمانە لە مرۆڤ هەزم نابێ ئەبێ بە غازات سەرسات و ئەمانە زۆر خراپ نییە بەس توێکڵی میوە خراپە یعنی باسی و بخوا بەس توێکڵەکەی پاکە خیاری خوارد توێکڵەکەی پاکە کەواتە پیاز و سەوزە و پاقلەمەنیەکان و توێکڵی میوە کەم کاتەوە ئەو غازات و سکتونبوونەی کەمە بێتەوە و بێگومان ئەگەر باش نەبوو دەرمانی شێ یارمەتیان با قەبزەکەی نەمێنێ غازەتیان و سۆلینەڵە عیلاجە خۆین باشین کەواتە بێ بەردەوام بن لە سەعیدە بەڵێ ئەبێ زۆر مهمە ئەوە کەمە بێ دەرمان وەرگرن دوو هەمیش ئەبێت پارێزی خواردن بکەن و ناوبەناویش ئەبێ سەردانی پزیشکەکان بکەنەوە بۆی بزانن ئەو حەبەی ئەیخوا ڕۆژی چەند جار بیخوا حتا ئەو حەبی مەعیدەیە قووەتی جیاوازی هەیە بۆ نوعیشی هەیە بەڵێ نەوعی هەیە و قووەتەکانیان جیاوازی سە بۆ نمونە حەبی لۆسیک کە زۆربەی خەڵک ناوی بیستۆیان ئۆمیپرازۆڵ بیستی هەیە چلی هەیە شەریکاتی جیاواز هەیە ئەنجا ئەگەر بێت و میکرۆبی هەبێ بە دەرمانی میکرۆب وەرگری ئەگەر میکرۆبی نەبوو ئەو حەبی ئۆمیپرازۆڵەیە لۆسیکە بەس بۆ تەنزیمی ترشی مەعیدەیە بەس هەندێک کەس ئەم فەتحەی بینی سوورێنچک و مەعیدەیان شلە بۆیە دەرمان هەیە ئەیان نینێ پێشنان ئەیخۆن ئەم فەتحەیە تونگەکە ناڵێ ئەو ترشە بگەڕێتەوە سوورەنچیان ئازار بە کە زۆر جار ئەوان ئەڵێ ئازاری سنگ یا دوور بێت دڵمان هەیە بەڵام لە ڕاستیە وەکو کامیان بوتی دوسێ جار ساڵی دوو جار دایکی ئایا بووە زەموتی ئیکۆکەم نیان بوو بەڵێ وتی ئیکۆچیەکەم ئازاری سنگ هەموو
یەکسەر وازانێت دڵە ینی خەڵکی ئەمە هەر دووربێست تۆزە سنگ یەشێکسەر لێ دڵە کە زۆربەی جار دڵ دەرناچێت بەتابەتوانی تەمەنیان لە خوار پەنجایەوە یا جگەرەی چێژنین زۆربەی جار هی معیدە سوورێت ئێمە ناڵین فەحەس نەکەن بەس یەک جاکە کردی تەبیعی بووی تر سەبەبەکەی تری بدۆزە ئەبێ سەبەبێکی تری هەیە نایە ساڵی دووجاری کوی وە چییە کاکتۆژیان پێشوی کاک شەماڵ ئاخر شتە جوابی ئێنە دایکی ئایا تو کێشەی فەقەراتە هەیە بە دڵنیایی ئەو ئازاری پشتی سەرێ بەڵامک و کاکتۆر نەسیحەتی کردی ئەبێ ئاگەو لە زەختەکە بێت چونکە هەردووکیان هەم فەقەراتی ملەکە و هەم زەختەکە و ئەگە بەرز بێت بۆی هەیە پشتی سەرێ پێوەی بێشێ بۆی ئاگەو لە زەختەکەەوە بێ بنسبت فەقەراتەکەشەوە زۆر باسمان کرد ئەمشەو خۆ هیلاگمەکە پارێزی بکە هەر زۆر ئەزانی بێتاقەتی شوەکە چارەسەری سروشتێ بە عیلاج تەبیعیکی بەڕاستی بۆ فەقەراتەکە و بۆی لێو پیس نەکە کاکتۆجیان ئاخر شت کاک شەماڵ باسی ئەو عارەقکردنەوە شتێک کرد فعلا لەواشی چوونەوە ئیشەکەی و قەلقی و هیلاکی و قەلقی یەکێکە لە هۆکارەکان بەڵام بێگومان ئەشبێ دڵنیا بین کە هیچ هەوکردنیە هیچ ئیلتیهابێک لە لەشیانیە ڕاستە نیشانەیەکی دیاریکراوی باز نەکرد نەکۆکەی هەیە نەسچوونی هەیە بڵێن نەمیزە چورکەی هەیە بەڵام هێشتا هەندێک جار هەندێک ئیلتیهاب هەیە لە سەرەتاوە هیچ نیشانەیەکی دیاریکراویمان نایەتێ بەس تەنها لەوانێت تا یا ئارەقکردنەوە یا سەرێشە یا بێهێزی یاکەم خۆراکی دروستکە بۆیە کردنی فەسێکی تاقیگەی خوێن کە پێڵێن CBC دەریەخە ئەگەر خۆکەسپیەکانی زۆر بەرز بوو بێتەوە یا زۆر دابەزی بێ زانی هەوکردنیەکەیە هەندێک جار ئەگەر زۆری خیان مەرجنی هەموو ئارەقکردنەوەی ئیلتیهاب بێت هەندێک جار هەوکردن و ئیلتیهابە هەندێک جار هۆکاری ترە بۆ نمونە غودەی دەرەقی گەرزیا ئیش بکە ئەو کەسە ئارەق زۆرە کاتەوانێ بەڵام نیشانەی تریشە بێت دڵی پەلەپەلە کات دەستیە لەرزێت کێشیدا ئەبەزێ بۆیە وا باشترە ئەگەر ئەو ئارەقکردنەوە بەردەوام بوو بۆ دڵنیایی فەس بکەین بۆی بزانین هۆکارەکەی چییە ئەگەر نا هەندێک دەرمان هەیە حەب هەیە ئارەقکردنەوە زیاکانی بۆ نمونەگەری چێکتای هەبێ حەبێکی پاراستۆڵ خوا یەکسەر دوای حەبەکەستەکە گیانێ نشێتە سەر ئارەق بەو میکانیزمە بەو هینە دایە بەزێنێ بۆیە وا باشترە هەنی بچێ بە دەنگەوە و ئیهمالی نەکە و ئینشاءڵڵا سەلامە دەبێت کاکتۆجیان مادوومان کردی دەسەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەنابیشت و سپاس بۆ تەلەڤیزۆنی گەلی کوردستان جاریچکە و هیوای تەندروستی و لەشساغی بۆ هەموو جیهانە خوازین بە تایبەتی بۆ کوردستانی ئازیز و شاری سلەیمانی خۆشەویست سوپاس بۆ سندیکاش کە بەڕاستی کارێکی زۆر جوانیان کرد کە لەم ماوەیە هێشتیان پەیوەندی نێوان پزیشکیان و دکتۆر نەخۆشەکان بەردەوام بێ و چەند بتوانین لە نزیکەوە خزمەتیان بکەین و ئێمە هەموو کاتێ ئامادەین بۆ خزمەتی زۆر سپاسەکەین لە شەساغی کاکتۆجیان بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات نەخۆشیەکە سپاس بۆخوا لای ئێمە زۆر باشە بەڵام شەڕەکە لە جیهانە بەردەوامە هیوادارین ئەوانی بتوانن زاڵبن بەسەریە بەڕاستی پێویستە هەموو جیهان زاڵ بەسەری ئەنجا ئەبێ ئێمە ژەو کاتە ئیسراحەت بنوین بڵێن نەخۆشەکە نەماوە تاسبێ شەو لە هەمان کاتە بەدیدادان شاتە بینە هیوای لەشساغی و تەندروستیتان بۆ ئەخوازین شەوتان شاد خواتان لەگەڵ جەستەمان مێشک و دڵە دەکاتە ئامانج دەبێت بزانین ئەوەی لە ڕۆندا کێشە دروست ئەکات زۆری کۆلیسترۆڵە زۆری کۆلیسترۆلیش لە خوێنداوا دەکات ئۆکسیجینی پێویست بە دڵ نەگات ببێتە هۆی جەڵتەی دڵ هەروەها ناهێڵێت خوێنی پێویست بە مێشک بکات و لە ئەنجامدا جەڵتە ڕوودەدات خوێنماییتان دەکەم زۆر گرنگە ئەو ڕۆنەی بەکاری دەهێنن سروشتی بێت بۆ دڵنیابوون لە تەندروستیتان خەمتان نەبێ ئەمە لەوە نییە ئەمە ڕۆنی چالاخە چالاخ ڕۆنەکەی ئێمە ڕۆنی چالاخە و تەواو تەندروستە و بێ کۆلیسترۆڵە لە 100% سروشتیە لە بۆریەکانی خوێندا نامێت و هیچ شەورێکی زیان بەخش دروست ناکات بێخەم بیخۆن ڕۆنی چالاخ دڵنیایی لە کوالەتیدا بۆ تەندروستێکی باشتر هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێت بەخشێ بازار جملەی تێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە
ئێوە دەتوانن تاقیکەنەوە.